فێرگەی نامدار قەرەداخیەکێک لەو فێرگانەی کە چەندین مناڵی بەهرەمەند تیایان و لە نێو فێرگەیە فێری گۆرانی و هەروە موزیک ئەبن و چەندین تەمەنی جیاوازیش لە مناڵان توانیوانە کە لە نێو ئەم فێرگایە بتوانن بەرەی زیاتر بە بەهرەکانی خۆیان بن. دیارە لە ئێستاە ئەم گروپە یەخود بڵێم ئەم فێرگەیە ئامادەکاری ئەکات بۆ ئەوەی کە کۆنسرتێک لە مانگی ئاینداوەتە لە مانگی دووە پێشکەش بە مناڵان بکات. زۆر بەڕێز مامۆستا نامدار قەرەداخی کە بەڕێزیان هونەرمەندن و خاوەنی فێرگەی نامدار قەرەداخین ئێستا لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵن گفتگۆکەین لەسەر ئەو بابەتە. مامۆستا نامدار سلااو لێ بێم کاتت باش بێ. لاوی بەڕێز و هەموو بینەرانتان زۆر سپاس. زۆر سپاس بۆ تۆ مامۆستا. پێم خۆشە بزانم کە لە ئێستاە ئامادەکاریەکان گەیشتونەتە کوێ بۆ بە ئەنجام گەیاندنی بە بڵین کۆنسەرتەکەی کەوا بەنیازن مانگی دوو بە ئەنجامی بگێنن. ئێستا ئامادەکاریەکان زۆر چڕبوونەتەوە و پرۆڤێکی زۆرەکەین بۆ ئەوەی کۆنسێرتێکی زۆر سەرکەوتوو بەدی بێنین. کۆنسێرتەکەمان ڕۆژی هەیدی دەی دوی 2023 لە تەلاری هونەر کاتژمێر 4 پاش نیوەڕۆ. باشە مامۆستا پێم خۆشە بزانم کە کێ لەگەڵتان بەشدارە چەند مناڵ لەم کۆنسەرتە ئامادا بن بۆ ئەوی کە موزیک بژەنن ئایا گۆرانی تیا بێت یاخود تەنها موزیکە واتە چالاکیەکان کە ئامادەکاری بۆکەن ئێستا چییە؟ بەڵێ 14 بڕگەمان هەیە لە بەرگەکان مناڵانی فێرگە و کۆرسی فێرگەتیا بەشدارە و مناڵانی باخچەی ساوانی سلێمانیش تیا بەشدارە کە گۆرانی ئەڵێن و موزیکشەنەکان بریتین لە 30 ژەنیار کە زۆربیان مناڵ و مێر مناڵن و 12 گۆرانی بێژ جگە لە مناڵەکان 12 گۆرانی بێژی کورد تیا بەشدارە کە هەمویان پرۆگرامی تایبەتیان هەیە. پرۆگرامەکانیشمان بریتیان لە گۆرانی ڕەسەن و بە کۆنسێرتەکەشمان بناوی ئاوازە ڕەسەنەکانەوەیە. ئەمانەیە ئاوازە ڕەسەنەکان زیین بکەینەوە بینەوە بەجێی بینەر و بیسەرانی میلەتەکەمانە. ناوی گۆرانی بێژەکان ئاشکرانە کە مامۆستا نامدار؟ بەڵێ بەڵێ ئاشکرایە لە گۆرانی بێژەکە ئەو 12 گۆرانی بێژانە هونەرمەندانی خۆشەویست و بەڕێز کاک هەرد عوسمان عەلی، کاک لوقمان سەلیم، کاک شوان قەرەداخی، کاک عەلیارە، کاک ئازاد مەحموود تۆفیق شلک، کاک ئارمان ڕۆژهەڵاتی، کاک شۆڕش قەرەداخی، کاک سەنگەر بورهان، کاک گۆشەن بورهان، کاک سەنگەر محەممەد، کاک ئامانچ تاهێر و جگە لە کۆرسی ساوانی باخی سلێمانی گۆرانی مناڵانەوە کۆرسی تایبەت بە فێرگەکەمان کە گۆرانی ئەوێن و یەکی لە بەرگەکانیشمان تایبەتە بە گۆرانێکی تایبەتی جیهانی بە ناوی خاک بپارێزن. کۆمەڵێ دەنگی تایبەت و هەروە ڕەسەن کە خۆیان هونەرمەندی دیارن و خاوەنی چەندین بەرهەمن لە نێو ئەم کۆنسەرتە بەشداریەکەن تا چەند ئامانجی ئێوەیە ئاشناکردنی کولتوری کوردی و هەروە گۆرانە ڕەسەنەکان بە مناڵان و نەک تەنها بە مناڵانی نێو فێرگە بەڵکو بۆ مناڵانی کە ئامادە ئەبن لەگەڵ خێزانەکانیانە لە نێو ئەم چالاکیوان فستیڤالەیە. بۆ ئێمە بژانەوە و ناساندنی گۆرانە ڕەسەنەکان و مۆرگی ڕەسەنایەتی کوردی زۆر 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 پێویست و گرنگی پێبین و فێرگەکەمان تەنها گۆرانی ڕەسەن و مۆرگی کوردی پێشکەشەکات. بەڕاستی بەداخەوە کە ئێستا گەشتنێتە کاتێک کە گۆرانی ڕەسەنەکان مۆرگە تایبەتی کوردیەکان پشتگوێ خراون لەبەر ئەوە بە فەرمانی سەرشاری خۆمان زانین کە جاری کە ئەم ئاوازە ڕەسەن مۆرگە ڕەسەنە کوردیانە بینەوە بەرگەی بیسەران و بینەران تا ئاشنایانکەینەوە بە ڕەسەنایەتی ئەو مناڵانەی کە هێنە فێرگەکەینەوە بەڕاستی بەداخەوە کە هەوڵکەڕە دیان زۆربەی زۆریان ئاشنانین بە مۆسیقا و ڕەسەنایەتی کوردی پاش ماوەیەک بە خۆشحاڵی وایان لێتر حەزیان لە مۆسیقا و ڕەسەنی کوردیە بێ و هەموو کۆنسێرتەکانیش کە پێشکەشەکەین هەر لەو جۆرە مۆسیقا گۆرانیان. زۆر باشە مامۆستا کارکردن لەگەڵ ئەم گروپە گەورەیە تا چەند جێی خۆشحاڵیە بۆ ئێوە و هەروەها ئیدامەکردنی چەندین مناڵ کە لەوانەیە بەشێکیان ئێستا تازە هات بێتە ناو فێرگەکەەوە بەشێکیان کە ساڵانێکی زۆر بێ لەگەڵ ئێوەیە بن کارکردن و پرۆڤەکردنی ڕۆژانەتان چۆنە؟ کارکردنمان ئێمە ڕۆژانە پرۆڤەمان هەیە لە دوای دوانی قوتابخانەکانیان بۆ لای ئێمە
كلی فێرخوازێک هەفتەی 2 ڕۆژێت بۆ لای ئێمە ڕۆژێکیان لە ئامێرەکەی پرۆڤەیەەکە و ڕۆژێکیشان ئەچێتەوە ئۆرکێستێکەوە بە گێرەی توانای فێرخوازەکە ئێمە لەم کاتەیە سێ ئۆرکێستمانێ ئۆرکێستی یەک کە بەم کۆنسێرتا هەڵەتی ئۆرکێستی 2 کە تۆزێ لەوان کەم تواناترن و دەمێکنێ هاتن ئۆرکێستی سێش کە زۆر تازن کارکردن لەگەڵ ئەمانە زۆر خۆشە ئەمانە زۆربەی زۆریان کێن ئێمە لە مناڵ لە 7 ساڵیەوە تا 7 ساڵی وەرەگرین لەبرۆ تەعاملمان لەگەڵ مناڵە مناڵیش پەڕەیەکی بێگێت جوانە چۆن بینەخشێنی وا دەرەچێ بەڕاستی تەعامل لەگەڵ مناڵە دنیای مناڵ دنیای پاکی دنیای جوانیە زۆر خۆشە و خۆشەویستی باڵی کێشەوە بەسەر فێرگەکەمانەوە لە بینی مناڵان و دایک و باوکی مناڵان و ئێمەیە و بۆ ئێمەش کە ئەم فێرگەمان کردێتەوە تەنها هەر بۆ مناڵەکان نییە و ئێمە هەوڵمانەوە دایک و باوکیشان کۆکەینەوە ئەوانەی کە مناڵەکانیان ئەوەی کە بتوان دایک و باوکیان بۆ فێرگە لەوێ ئەمێنەوە خزمەتی مناڵەکانەکەن چالاکیان بۆکەین بۆ ئەوان لە هەموو کۆنسێرتەکانە لە هەموو کارەکانە هەموو کارێکی فێرگە دایک و باوکەکان ئەیبن بەڕێوە مناڵەکان خۆیان ئەیبن بەڕێوە لەبەرەوە بووین بە مەڵبەندێکی کۆمەڵایەتی زیاتر نەک تەنها مەڵبەندێکی مۆسیقی زۆر باشە مامۆستا جوانەکان ئێمە زیینەوە وەکو دوا پرسیارم بۆ بەڕێزێت وا بەنیازن کە بەرهەمی خاک کایەکێکە لە بەرهەمە دیارەکانی ئێوە لە دوای ئەم کۆنسێرتەوە بتوانن کە ڤیدیۆ کلیپی بۆ بکەن لە بەروی کە ئاوازێکی جیهانی و ئێوەژەتانوێ پامی خۆتان بگێنن ئەم کارش لە دوای کۆنسێرتەکەەوە بەنجامە گەێنرێت بەڵێ ئەم کارش لە کۆنسێرتەکەمانەتیایەتی بە خۆشحاڵی و کورسات سپۆنسەری ئەم کارشمانە و ئێستا تۆمارکردنی گۆرانیەکە تراکەکان هەمووی تاوا بووە تەنها ماوەتەوە سەر میکسی بکەین و ماستەرینی بکەین و دوایی هەر کورسات خۆی لەگەڵ کورساتە و لەگەڵ ڕێکخراوی خاکپارێزتنەوە پێکەوە هەوڵێن کلیپێکی زۆر جوانی بۆ بکەن کە شایستە بێت چکە زۆربەی وڵاتان بەڕاستی ئەینی میلۆدیەت هەمان میلۆدی ئێمەش هەمان میلۆدی لێنەوە بەڵام هۆنراوی کوردیمان بودانەوە هوەر شاعری گەورە ئەحمەد محەممەد هۆنرایەکی بۆداین کە ئێمە زمانی شیرینی کوردیش ئەو میلۆدیڵێنەوە هەم بە زمانی جیهانەکەش کە جیهانی مۆسیقایە شەڵا لە زووترین کاتە تەواو بێ و لە میدیاکانە بڵاو بێتەوە. سوپاس بۆ مامۆستا نامدار قەرداخی هونەرمەند کە لە ڕێی تەلەفۆنەوە گفتوگۆمان کرد لەسەر نوێترین کاریان کاویش بەنجامگەیاندنی کۆنسێرتێکە لە مانگی دووە.